بەیاننامەی دەستبەکاربوونی دامەزراوەی میدیایی و توێژینەوەی 4 پاش سەرهەڵدانی ڕاپەڕینی ژینا کە بە هەموو پێوەرێکی کۆمەڵاسی سیاسی و فەلسەفی دەکرێت مۆرکی شۆڕشێکی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی لێ بدەین، جگەلەوەی لە باری دەرونیەوە هەموو تاکێکی تووشی جۆرێک لە شۆک، سەڕبوون و دۆشدامان کرد، کۆمەڵێ ویست و حەزی دژبەیەکی لە تاکی کووردا ساز کردووە لە ترس، مردن، گرتن و بێدەسەڵاتیەوە بگرە تاوەکو شکۆ، هیوا، ئازادی و ڕزگاری. بەڵام لەباری سیاسی و کۆمەڵایەتیەوە پاش زیاتر لە 100 ڕۆژ بەرگری و خۆڕاگری بێوێنەی خەڵک، پێویستە ڕاوەستەیەک بکەین لە دۆخی ئێستامان کە لەکوێداین. شۆڕشی ژینا هەر لە یەکەم ڕۆژەوە و لەسەر گۆڕی ژینای جوانە مەرگ تاوەکو ئێستاش لەسەر یەک کۆڵەکەی سەرەکی بەندە، ئەویش ژن، ژیان، ئازادیە. ئەم دروشمە پڕناوەرۆکە تەنیا بریتی نییە لە 3 وشەی یەکانگیر و هاوکێش، بەڵکو 3 وشەی پڕناوەرۆکن کە وەک ستراتیژی شۆڕشی ژینا ڕەچاو دەکرێت. لە ڕاستیدا ژن، ژیان، ئازادی هەوێنی شۆڕشێکە کە بە پێچەوانەی جم و جۆڵ و شۆڕشەکانی تری پێشخۆی کە بۆ سازکردنی دنیایەکی تر ڕوویان لە ڕابردوو بوو و هەمان ڕابردووشیان وەک سەرچەشن بۆ خۆیان دیاری کردبوو ڕووی لە داهاتووە. ژن، ژیان، ئازادی جۆرێکە لە دابڕان لە ڕابردوو هەروەها نەفیکردنی ڕابردوو. هەر لەسەر هەمان نەفیکردنیشە دەیهەوێ دنیایەکی نوێ ساز بکات. دابڕانە لە هەموو ئەو پێناسە و ئاراستە و ڕیزبەندیە سیاسی و کۆمەڵایەتیانەی کە تووشی داڕمان و داڕزان بوون. تێپەڕینە لە هەست بە بەرپرسیارەتی نەکردن، چ بتاک و چ بەڕێکخراوە. تێپەڕینە لە ئەو خۆ نەبانکردن و خۆ بە بەرپرسیار نەزانینەی ڕێکخراوە سیاسیەکان لە ماوەی 100 ڕۆژی شۆڕشەکەدا. دابڕانە لە سیستەمی کۆیلایەتی بەنیسبەت دەوڵەت و تێپەڕین لە سیستەمی باوکسالاری، پیاوسالاری، خێڵپەروەری، گزیرپەروەری و ناشایستە سالاری بەنیسبەت کۆمەڵگا و ڕێکخراوە کۆمەڵایەتی و سیاسیەکانی. مێژوو کەژاوەیەک نییە کە لە شوێنێکی دیاریکراوەوە دەستی پێکرد بێ و شوێنی مەبەستی بۆ دیاریکرابێ. ڕەوتی مێژوو پڕە لە دابڕان و تێپەڕین. دابڕان و تێپەڕاندنەکانیش بەرهەمی ڕەوتێکی دیالکتیکی کۆمەڵایەتیە کە هیچ کات ئەمڕۆی وەک دوێنێ نییە. شۆڕشی ژیناش لەسەر هەمان ڕێچکەیە. شۆڕشی ژینا یان بە دەربڕینێکی گونجاوتر بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی تەنیا بزوتنەوەیەکی سیاسی بۆ ئامانجێکی دیاریکراوی سیاسی نییە، بەڵکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی سیاسی بەرینە کە چ لە فۆرم، چ لە ناوەرۆک و چ بە کردار و گوتاریش لە مێژووی ئێران و کوردستانیشدا ناوازەیە کە تێیدا بۆ یەکەم جارە ڕووی ڕەخنە و تەوسی هەم لە حکوومەتە و هەم لە کۆمەڵگا. بکەرە سەرەکیەکانی ئەم بزوتنەوەش وەک ڕەوتەکانی پێشتر تەنیا گروپێکی شۆڕشگەڕی ڕێکخراو نین. بکەرە سەرەکیەکانی شۆڕشی ژینا پێک دێن لە کۆمەڵە گروپ یان کۆمەڵی بچووکی لە یەکتەنراوی ژنان، کچان، مامۆستایان، لاوان و خوێندکاری زانکۆکان کە دۆخی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی هەنووکەیان قبوڵ نییە و هەموویان پێکەوە هەوڵ بۆ داهاتوویەکی باشتر دەدەن. هەر بۆیەش هەڵگری دروشمی نوێ و سەردەمیانن. بە سەرنجدان بەو بارودۆخە نوێیە قەیرانەکانی ئێرانیش لە بواری سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی چ لە ئاستی ناوخۆ و دەرەوەش ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵترە بێتەوە. ڕەوتە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆنیش لەسەر ئاستی جۆراوجۆر کەوتونەتە جم و جۆڵ و ئاراستەکان هەر یەکە و بە دوای بەرەی دڵخوازی خۆیدا دەگەڕێ. بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی پرسی کوردی لە ئێران، ناوچەکە و جیهان بردووەتە ئاستێکی دیار و کاریگەر. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد کە هەمیشە قوربانی و ستەملێکراو بووە، دەرفەتی گەورەی لە هەموو لایەکەوە بۆ هاتووەتە پێش. سەرەڕای هەڕەشە بەردەوامەکان خەریکە نەخشەی هێزەکانی ناوچەکە بە قازانجی کورد تێک دەچێ و بکەری سیاسی نوێ پەیدا دەبێ. لە هەلومەرجێکی وادا بۆ خوێندنەوە و لێکدانەوەی دەرفەت و هەڕەشەکان بینینی مەترسی و بەرژەوەندیە باڵاکانی پەیوەند بە پرسی کورد، دامەزراوەی 4 وەک دەستگایەکی ڕاگەیاندن و توێژینەوە دەست بەکاربوونی خۆی ڕادەگەێنێ.
دەستبەکاربوونی دامەزراوەی 4 هاوکاتە لەگەڵ 8 مارس واتە ڕۆژی جیهانی ژن. بۆیە هەر بەو بۆنەیەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی ژنانی کۆڵنەدەری کوردستان، ژنان و کچانی بەشدار لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەکەین و دامەزراوەکەمان بە هەموو شێوەیەک پاڵپشت و هاوکاری گەیاندنی دەنگی ئەوان دەبێ بۆ هاتنەدی کۆمەڵگایەکی دادپەروەر و یەکسانی خواست کە ژنان و کچانی نەبەزیوی کوردستان هەموو ماف و ئازادیەکیان تێدا پارێزراو بێ. لێرەوە داوا لە نووسەران، توێژەران، چالاکوانان و تێکۆشەرانی کوردستان دەکەین کە دامەزراوەی 4 بەهی خۆیان بزانن و لە نووسین و تێبینی و ڕەخنە و هاوکاری و پاڵپشتیەکانیان بێبەشمان نەکەن. سەرکەوێ شۆڕشی ژن ژیان ئازادی 8 مارسی 2023 زاینی.